بیرۆکەی دروستکردنی ئەم کارگەیە سەرەتا خۆم و خێزانم دەستم پێکرد لە خانووەکی بچووک یەک مەنزەڵمان هەبوو خۆشەویستی ئەو ئیشەوای لێکردم ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێش بچم ئەوەل بابەت کە خستمانە بازار سوزوقی دووڕەنجی بوو ئەو سوزوقەمان کە دروست کرد و بە هەر بەدەست دەما بڕی و لە ناو پاکەتمانە کرد و سەرنجی خەڵکێکی زۆری ڕاکێشا سولێمانی هاتنە سەخات کەرکووک جەماعەتی دهۆچی هەر بەو سوزوقە ئێدی هێواش هێواش ئینتاجمان زیاد کرد و بەرهەمی تازەمان دروست کرد کە بە یارمەتی خوای گەورە ئەوەلەن دوایش بە یارمەتی باوکم کە وەکو برادێک وەکو پشتێک بەڕاستی وەکو چیایەک لە پشتم بووە هەتا ئەوتا ئەوڕۆکە ئەتا ئەوڕۆکەش کە هەرچی کۆسپ هاتە پێشم یارمەتی دایمە و هاوکارم بووە. یەکێک لە بەرهەمەکانی کارگەکەمان بەرهەمهێنانی ڕازیانەیە. ڕازیانە بە چەند شێوازێک دروستی دەکەن بە چەند مەرحەلەیەک. ڕازیانە بەرهەمی وەکو گەنم و جۆ و هەر ئەوها دەچیندرێ. بەرهەمی ڕازیانە خۆماڵی هەیە، ئێرانی هەیە و هیندیش هەیە. ئێستا ئەو بەرهەمەی کە ئێستا لای منە ئەوە هیندیە کە کوالێتی زۆر زۆر بەرز و باشە. ئەو ڕازیانەیە دەیخێنە ناو ئەم مەنجەڵەیە دەسوڕێ ئەو ئاگرەی کە لە بنە شەکراویشمانەیە شیلەی شەکرا لێ دەدەین شیلەکە گەرمە و لە هەمان کاتیشە مەنجەرەکەش گەرمە بە حوکمی وەی کە خێرا دەسوڕێ و ئەو ڕاز شەکرەکە لە دەورەی خڕ دەبێتەوە هێواش هێواش تەقسیمات دەکەین و هەتا ئاخیر مەنجەر دەڕۆ لە پاشان دەست دەکەین بە ڕەنگکردن و تەلمیعکردن. ئەو ڕەنگانە ڕەنگی غیزائینە هەر ڕەنگی پرتەقالیە و سوورە و ڕازیانە زیاتر لە 6 ڕەنگ ئەمە تێکەڵ دەکەین هیچ تام و بۆنەچی لێ نادەین لەبەرەوەی بۆنی خۆی زۆر زۆر بەقەوەتە. ڕازیانە بە عەرەبی پێی دەڵێن حەبە حولوە، بە کوردی خۆشمان هەر ڕازیانەی پێ دەڵێن. لە قەدیم زەمانەوە هەر هەبووە ئەو ڕازیانەیە دەست تا دەست تا گەیشتەکنەمە و ئەمەش ئێستا ئیشی لێ دەکەین. بۆ دروستکردنی بەرهەمی ڕازیانە 4 سەعاتمان پێ دەوێت. ئێستا ئەو ئەوەندەی لە من دەستمە با بڵێن 25 کیلۆ دەبێتە کە ئەمەلەی شەکرەکان لێ دەدەین کە تاوا دەبێت مەنجەرەکان هەمووی پڕ دەکات مەنجەرەکان پڕ دەکاتە قۆناغ بە قۆناغ هێواش هێواش دەڕواتن تا کۆتا مەنجەر یعنی نزیکەی بەرهەمی ئەو 25 کیلۆ دەبێتە 300 کیلۆ 350 کیلۆ حسب تەڵەبیەی مشتری ئەمە ئیش دەکەن هیوا هەیە دەرێ شەکری کەم لێ دەی هیوا دەرێ شەکرەکەی باوەسەد بوو تەبیعی. ڕازیانە بۆ ناو هەولێر ئەمە دروست دەکەین بۆ دەرەوەی هەولێریش نەجەف کەربەلا بۆ بەغدا بۆ کەرکووک زۆر لە ڕۆسولێمانی ئەو بەرهەمەمان دەڕواتن. بەنسبەت ڕازیانەی ئێستا زۆر کەسێ مەسەڵەن وەکو سریلاک بەکاری دێنیش ئەو ڕازیانە لەگەر کێکی وشک شەمایل یان کێکی وشکە لە عەسارەی دەدا و هەروەکو سریلاک دەیداتە منداڵان بەرهەمەکی چاکە و خواردنێکی تەندروستە. هی خۆشمان هەروەها خواردنێکی قەدیمە و لە باب و باپیران لەمایەتەوە ئەو هەرەش احتیاجی دەخوێت. لە دوای تەوابوونی ڕازیانە مەرحەلەیەشکەمان هەیە مەرحەلەی تەعبیەکردن کە بە ناونیشانی خۆمان لە ناو چی سەی دەکەین بەرهەمەکانمان بەو شێوازە بە پاک و تەمیزی تەعبیە دەکەین
و بەرهەمی خۆماڵیە ئەو چیسانە ڕوبع چیلۆیە چیلۆیشمان هەیە و 5 چیلۆیی 4 چیلۆیشمان هەیە بەرهەمەکان بەو شێوازە کەپز دەکرێت. یەک لە بەرهەمەکانمان بەداملی ئەسلیە بەداملی باوی بەداملی نفسی تەریقەی رازیانە شێوازی دروستکردنەکەی برژاندنە ئەوەلزار و پاشان شیرەی لێ دەدەین و تەقسیمات دەکرێتن هەتا ئەو ڕادەیە کە دەگاتە شێوازی بەرهەمێنە دەرەجەیەک و 2-3 هەیە دەرەجەیەک واتە شەکرەکەی کەمتر بی لەسەر تەڵەبیەی مشتری ئیش دەکەین عادەتی ئیشمان باوی ئێستا و باوی ئەمریکیە ئێستا ئیشی پێ دەکەین کە باوی خۆمانش هەیە بەڵام باوی خۆمانە بە عقمیەوەی گچکە و گەورەی زۆر تێدایە بەرهەمەکەی ناشرین دەبی واتە ئەو ئینتاجەمان نادێت کە هەمووی وەکو ئەو باویە یەک قیاسە. جیاوازی رازیانە لەگەڵ بەداملی ئێستاوە بە پرێمز دەبرژێنرێت سووری دەکەینەوە جوان جوان لە پاشان هێواش هێواش شیلەی لێ دەدەین فەرقی هەیە لەگەڵ رازیانە. ئەمە شیرینی وشک بەرهەم دێنین پاقلاوە و کێک و نەستەلە و ئەو شتانەمان نییە ئیشیمە زیاتر بابڵێن لوقمە سوزوقە زیاتر لە 15 جۆر 20 جۆر سوزوقمان هەیە سوزوقی فەواکەی تەبیعیمان هەیە سوزوقی تەمەر هندیمان هەیە سوزوقمان هەیە بە فستق چا دەکەین مغەلە فستقە تقریبا 6 تاوەکو 7 نەوە لوقممان هەیە ئەو لوقمانە جۆرەها نەوعیەتیانێ دروست دەکەین ئیوا هەیە بە فەواکەی وشکە ئیوا هەیە بە فستقە ئیوایە بە گوێزە ئەوزە ئەوانە مەحشیە یعنی زۆرەها لوقممان هەیە کە منافەسەی تورکی پێ دەکەین لە بازاڕی ئەوڕۆکەدا. زۆرێکیکە لە بەرهەمی کارگەکەمان زۆرە لوقمێکمانەیە پێی دەڵێن فەواکە مکەسەرات ئەو لوقمە پێکاتەکەی ئەوەلی شەکر و نیشاستەیە و تام و بۆنی غیزائیە ئەو لوقمە کە دەکوڵێتن شێوازەکەی کە جوان هاتە بەرهەمی کوڵاندن و کە ڕێک کەوت ئەوجا ئەمە دەست دەکەین بە تێکەڵکردنی ئەو بەرهەمانەی کە لێرەدا دامان ناوە ئێمە یەک دوو جار تێستمان لەسەر ئەو بەرهەمە کرد سەرکەوتنێکی زۆر باشی بەدەستێناوە تەڵەبیاتێکی زۆری لەسەر ئەو بەرهەمانە هەمووی سروشتینە بەرهەمی خۆماڵیشی تێدایە بێ مەوادی حافیزەیە ئەو بەرهەمانە تا ئێستا لە عێراق با بڵێن لە شەرق العەوسەط دروست نەکراوە ئەو بەرهەمانەی ئێستا ئەمە کە پیشان دەدەین سەرکەوتنێکی زۆر باشی بەدەستێناوە پێکاتەکان ئەمانن ئەوەیان هەنزیری وشکراوەیە لە پاشەوەی کە وتمان لوقمەکە کوڵا و سابت بوو مەزبوط بوو ئەوانە تێدەکەینە ناوی
ئەویان هەنزیر عەفوەن هەنزیری وشکراوەیە، ئەوەیان گوێزە، ئەوەیان بندقە، ئەوەیان کشمیشە، ئەوەیان قەیسیە، ئەوەشیان فستقە نەوعە فستقێکی تایبەتە، ئەوەیان مێوژە، ئەو بەرهەمەشمانەیە ئەوە زریشکە، ئەوەیان باویە، ئەوەشیان تووی وشکراوەیە، ئەوەشیان فستقی هاڕاوە، ئەوەشیان ئامزە، ئامزی وشکراوە وزایدەن پرتەقالی وشکراوە. ئەو بەرهەمانە هەمووی تێکەڵ دەکەین تامێکی زۆر خۆش دەبەخشێ، یعنی وایە ترشی تێدا، وایە شیرینە، باویە، فستقە، هەرچی شیرینی لوقمەکەی بەواستای ئەو بەرهەمانە شیرینەکەی نامێنێ، شیرینەکەی دەکوژێ. لە دوای ئەوەی کە لوقمەکە کوڵە هەستان کە ئەو پێکاتانێک کە ئامادەمان کرد و زیاتر لە 14 نەوەع بوو هەمومان تێکەڵ کرد و ئێستاش قۆناغی ڕووکردنە. لە دوایەوە قالبمان هەیە، لە قالبی دەین دوای دەیبڕین ئەڵقەی دەکەین. ئەو بەرهەمە وەک وتمان بەرهەمی تایبەت بە کارگەی خۆمانە، بەرهەمەکی زۆر ڕاقیە بە حوکمی ئەوەی کە زۆر ئەو میوەجات و ئەو مکەسەراتی تێدا بووە، شیرینیەکەی زۆر کەم بووە و تامێکی زۆر خۆش دەبەخشێ. منافەسەی بەرهەمی تورکی پێ دەکەین ئێستا عالیەن لە بازاڕی ئەوروپا. لە کارگەکەی ئێمە زیاتر لە 160 بابەت بەرهەم دێنین. ئێمە لەسەر تەڵەبی ئیش دەکەین، ئەو تەڵەبیانێک کە وەردەگرین بۆ خۆیان دێن دەیان بن. زیاتر کوردستانی خۆمان لە کاتێکی وەچی ئێستاش بەرهەمەکانمان ناوبانجی دەرکردووە، دەچێتە بەغدا، بەسڕا، نەجەف، کەربەلا، جنوب بە عامێتی دەڕواتن. زۆرەکە لە بەرهەمی کارگەکەمان ئەو بەرهەمەتان پیشان دەدەین بەرهەمی دۆنەر ناوەشی تورکیە واتە گەس، ئەوەیان کە بە فەواکەی وشکراوە دروست کراوە، ناویشی هەمووی فستقە، ئەوەیان ئەنەناسە. ئەو بەرهەمە پێکاتەکەی ئەساسی با بڵێن لوقمە، بەڵام لوقمەکەی شێوازی فەرقی هەیە لەگەر لوقمی عادی و لوقمی احتیادی. ئێستا ئەوە بە مێوژی تەبیعی دروست کرایە، حەلیبیمان هەیە، ئەویان مێوژە، هەنزیرمان هەیە، قەیسیمان هەیە، جێزەرمان هەیە، ئەوانە هەمووی دۆنەرن. ئەوانە چیویە، ئەوە مانگەیە، ئەویان پرتەقالە. ئەوە فرۆشتنی با بڵێن سەرەجاتەکان، ئەو دوکانانەی کە سەرەجات فرۆشن بە تایبەتی عینەن ئەو حالە شێوازی گەز، بە شێوازی گەز پارچە پارچە لێی دەکەنەوە دەیفرۆشن، ئەو حالە قوتعە قوتعە. ئەو بەرهەمە خۆماڵیە بە هەمان شێوە بێ مەواد حافیزەیە، بەرهەمەکی زۆر بەتامە، شیرینیەکەی زۆر کەم بوویتەوە لەبەر زۆری فەواکەکەی.
ئێمە زیاتر لە 15 سوزوقمان هەیە. ئەو سوزوقێکی ئێستا باسی دەکەین سوزوقی هەنجیری تەبیعیە. ئەو سوزوقە پێکاتەکەی زیاتر هەنجیرە، شەکریشی تێدایە و نیشاستەش تێدایە، نسبەی ڕوونی حیوانیشی تێدایە. ئەو هەنجیرە یەکەم کەس کە لە هەولێر و لە عێراق کە دروست کرا خۆمان دروستمان کرد، بەرهەمی خۆمان بوو، سەرکەوتنەکی زۆر باشی بەدەستینایە، تەڵەبێکی زۆر باشی لەسەرە ئێستاکە لە کارگەکەمان. قۆناغەکانی دروستکردنی هەنجیری تەبیعی، باسووقی هەنجیری تەبیعی، ئەوەل جار ئاو شەکرەکەی دەکوڵێنین، لە پاشان نیشاستەکەی تێدەکەین. شێوازی دروستکردنی ئەو هەنجیرە فەرقی هەیە لەگەر سوزوقی عادی کە سوزوقی احتیادیە. زۆر هەستیارە جاری و ئەگەر ئاگرەکەی بە قۆڵبی هەنجیرەکەی دەستێنێ یان ئەوتەیە تۆزێک بابنێن لێم دوزی زیاد بکەم بی ئەوەشیان هەمووی قیاسەکەی شل دەکەوتێشیدا. قۆناغی سێیەمین دەست دەکەین بە کوڵاندن کە کوڵاو نێزیک کوڵاندنها هەنجیرمان هەیە لە قیمەی دەدەین. ئەو هەنجیرە لە پاش 2 جار دەی هاڕین لە قیمەی دەین دەکەینە ناو مەنجەڵەکە و تاوەکو بە باشی دەکولێ و لە پاشان دەست دەکەین بە لە ڕستەدانی گوێزەکە. دوای کاتژمێرێک و نیو لە کوڵاندنی لوقمەکە هەنجیرەکەمان ئامادە کردووە لە مەچینەی هاڕین دراوە. ئەو هەنجیرە دەست دەکەین بە تێکردنی بۆ ناو لوقمەکە. هەنجیرەکە دەبێت هێواش تێ بکەیت تاوەکو بە باشی هەڵ ببێ و ئاگریشی لە بن بی و بە هەمان شێوەی ئەو هەنجیرە نەفسی تەریقە هەنجیر مێوژمان هەیە، قەیسیمان هەیە و جێزەریشمان هەیە، ئەوانش دەکەینە سوزوق و تەمەر هندیشمان هەیە. ئەو بەرهەمانە وەک باسم کرد بە لوقم بە شێوازی لوقم هەبوو، بەڵام بە شێوازی سوزوق کەس تا ئێستا دروستی نەکردیا. لە پاش تەوابوونی باسووقی هەنجیر هەستان تەواومان کرد بە لێدانی ئەو جویزەی کە لە هەنجیرەکەماندایە. ئێستا کە هاتیتە بەرهەم ئەوە بەو شێوازەی دەچێتە بازار. 2 شێوازمان هەیە کە ئەمە دەینێرینە بازار. شێوازێکمانێ فاکیۆم دەکەین، فاکیۆم هەوای سەعب دەکەین و شێوازێک کەشمان هەیە ئەوە فالکۆن دەکرێ و لە ناو کارتۆن دەپێچرێتەوە و دەڕواتە بازار. هەنجیری تەبیعی 100% سروشتی بێ مەوادی حافظە. یەکێکی تر لە داهێنانەکانی خۆمان داهێنانی ساندویجە. ساندویچ جۆرە لوقمێکە کە با بڵێن وەکو نان چای دەکەین. قیاسی ئەو لوقمەی جوازە، کوڵاندنی فەرقی هەیە. ئەو لوقمە وەکو نان ئەوها لە چاچی دەکەین و لە پاشان هەردەستین بە دروستکردنی ئەو ساندویجە. پێکاتەکەی ساندویچ با بڵێن فستقە و لەگەڵ باوی و نۆتێلاش لێ دەدەین. بە حکمی وەی فستق و باویەکەی یەکجار زۆرە، شیرناتی زۆر کەم بووە. ئێمە لە ناو کارگەکەمان مراقیبی تایبەتیمان هەیە. ڕۆژانە یعنی ئیش و کاری ئەوەیە سەرپەرشتی کارمەند و خاوێنکردنەوەی ناو کارگە و سیرکردنی کوالێتی ئەو موادانی کە دەچێتە بازار. بەرهەمەکانمان کە ئینتاز دەکرێت بە شێوازی ئەو پەڕی پاک و خاوێنی دەڕواتە بازار. تاریخی لێزەری لێ دەدرێت، کوالێتێکی زۆر جوان دەبەخشێ بە خەڵک. زۆر سەرنجمان لەسەر پاک و خاوێنیە. ئەوە لای ئێمە بەڕاستی سەرەکی کارەکەمانە.
پێم خۆشە حکوومەت هاوکاری هەموو کارگەی بکە ئەو پارەی کە دەچێتە دەرەوەی وڵات پێم خۆشە لە ناو خۆمان بە سەرفی بکەین و زیاتر گەنجی خۆمان بە ئیش بێخین و زیاتر احتیمام بە بەرهەمی خۆمان بدەین بەرهەمی خۆماڵی لێرانە دەبێت خەڵکیش ئەو سیقەی بگەڕێنێتەوە بۆ کارگەکان کەوا احتیمام پێ بدەن زۆر گلەی لە بەرهەمی خۆمانە نەکەن و خاوەن کارگەکانیش دەبی کوالێتێکی وا بە خەڵک پیشان بدەن کە متمانەی سەرەکی بگەڕێتەوە بۆ کارگەکان و بۆ بەرهەمی خۆماڵی وەکو حکوومەتیش پێم باشە ڕەچاوی و پاڵپشتی تەواوی خاوەن کارگەکان بکاتن بۆ نمونە ئەمە موادی هاوردە دەکەن لە دەرەوەی وڵات کە دێتن سەتایەک گومرگمالی وەردەگری لە پاش کتابی کارگەمان هەیە ئەگەر ئەو کتابەی نەکەین احتیمالی هەیە گومرگەکە زۆر زیاتر لە سەرمان دەکەوێت بەنسبەت سوتەمەنی هاوکاری سوتەمەنیمان بکاتن بەڕاستی ئیشی مە ئێستا هەمووی کوڵاندنە غازە گازوایلە ئەمە زۆر پێویستمان پێ بەڕاستی ئەو با بڵێن بە حکمی وەی کە کارەباش کەمە یعنی ئێستاکە لە کاتە چوشی ئێستاکە کارەبا ئەمە سعات هەفت ئیش دەکەن تا 5 ئێوارە لە سعات 12 نەوەڕان کارەبا دەڕوە 12 تا 5 موریدە ئیش دەکات جاریوە تا سعات هەفت ئیش دەکات مەسروفێکی زۆرمان لەسرە یعنی بارقورسێکی زۆرمان لەسەر تاقی ئینتازمان عامەتەن ئەمە لەسەر تەڵەبی ئیش دەکەین بەڵام ئەگەر کۆی گشتی حیسابی خۆمان بکەین بەداملی و ڕازیانە دەتوانین ڕۆژێ تەنێک بەرهەم بینین ئەنواعی سوزوقەکان هەموو ڕۆژێک دەتوانین تەنێک بەرهەم بینین ئەو لوقمەکانیش بە هەمان شێوە بە چکولاتی و بە کەپسکردن و بە هەموو نەوعەکان ئەویش دەتوانین تەنێک بەکاربێنین یعنی دروست بکەین.